ئیبراهیم خانی دەلۆ شۆڕە سوارەکەی باوە شاسوار کاتێک پیاوە نەخۆشەکە لە کۆتاییەکانی ژیانیدا بوو ئیتر داگیرکاریەکی دیکەی بەریتانیا و فەڕەنسا ڕوخساری خۆی پیشانی ناوچەکەدا هەر ئەوان بوون دەوڵەتی عوسمانیان ناو لێنابوو پیاوە نەخۆشەکە بەڵام هێشتا نەخۆشەکە لە ژیاندا بوو خۆیان جێگەی ئەویان گرتەوە و هیوا و ئاسوودەی هەندێ ناوچەیان کوشت کاتێ سەر و گێڵاکی ئینگلیز لە ناوچەکە دەرکەوت کورد و هەندێ لە عەرەبەکانی عێراق دژیان وەستانەوە چونکە هەرزوو ئەوان ئەمانیان بێهیوا کردبوو کفری سەرەتای شۆڕشێکی تر ئیبراهیم خانی سەرۆکی هۆزی دەلۆ و یەکێ لە پیاوە هەرە گەورەکانی ناوچەی کفری شۆڕشێک یاخود ڕاپەڕینێکی دەست پێ کرد و لەگەڵ شارەکانی خانەقین و خورمات و بوونە سێ کوچکەیەکی ڕاپەڕی و ئیبراهیم خان کوڕی ساڵح خان کوڕی عەبدوڵڵا خان کوڕی ئەحمەد خان کوڕی نەزەر خانە لە هۆزی دەلۆیە لە ساڵی 1874 لەو گوندەی کە ئێستا ناوی ئیبراهیم خانە پێشتر ناوی هێرەکەل بووە لەو گوندە لەدایک بووە لە ساڵی 1920 کۆچی دوایی کردو. بارودۆخی گەرمیانی ئەو کاتەوە بە تایبەتی کە ئەو کاتە شارێکی وەکو کفری ناوەندی گەرمیان بووە بارودۆخێکی تایبەتی هەبوو ینی بارودۆخە تایبەتەکە ئەوەیەکەوە تۆ کە قسە لەسەر گەرمیانەکەی خصوصیەتی گەرمیان جیاوازە لە هەموو ناوچەیەکی تری کوردستان یعنی خصوصیەتی گەرمیان خصوصیەتێکی زیاتر توانی بت بڵێ خصوصیەتێکی خێڵەکایەتیە عەشایرە یعنی کە ئەڵێی بۆ نمونە ئەڵێی کەلار ینی جاف کە ئەڵێی کفری یعنی زەنگنە و ینی دەلۆ کە ئەڵێی دووز یعنی داوێ یعنی ئەمە خۆی ئینەکەی هەر هینەکەی کە ئەڵێی خانەقی ینی باجەڵان ئەم چوار شارە ئاوهایە ینی تایبەتمەندیەکەی وایە و لەو ڕۆژەوە کە بینی وەکوتم کۆمەڵێک هۆز و خێڵی جۆر بە جۆر لە ناو کفری و لە ئەطرافی کفریا بوون هەر لە زەنگنە و لە دەلۆ و ممکنە لە هەندێک عشایە تا حدێک عشیرەتی جاف و ئەوانەی تری تیرەکانی و ئەوانە لەو دەور و بەرا بوون ینی ئەمە طەبیعەتێکی هەتا هەندێک عشاعری تری لە خواری کفریەوە بەیات و ئەوانە چووان تێکەڵبوونێک لەگەڵ ئەوانەشا هەیە و لە هەمان کاتە کە لە ڕووی شاریشەوە سەیری کفریکە وەکو کفری شار بووە سەراحەتەن یعنی ئەگە تۆ ئێستا جەنابەت کە ئەچیت لەوێ خۆت مەلامحی شارەکە ئەبینی لە ڕووی بیناسازی و تیرازی ئەوانەی ئەو کاتەیوە ئەو کاتە شارتر بووە تا ئەمڕۆ یعنی ئەو کاتە ئەگە سەیری ئەو کاتەی بکرێ تەسەورم وایە ئەو کاتە زیاتر مەلامحەکانی پێوە دیاتر بووە و ئەو مەدە ئەتوانم بڵێم تا ساڵانی شۆڕشی چواردەی تەمموزی 1950 و تا هەفتا بەیانی 11 ئازار ئەوانش هەر ئەو خصوصیت و تایبەتمەندیەی ئەو کاتەی لە ئێستا جیاوازتر بووە ئەو کاتە هەندێک مەسائل و وردەکاری لە ناو شار و موسسات و ئیداراتی شار و تەماسی کفری وەکو شارێک کە ناوەندی وەکوتم گەرمیان و پێکەوە بەستنی بەغدا بە سلێمانی و بەوانەوە بووە سەراحەتەن گەشەیەکی جۆرا و جۆری هەبووە دوایەوەی کە شێخ مەحموود دەستگیر کرا لە شەڕی دەربەندی بازیانەوە لە ساڵی 1990 لە مانگی نیسان وەبزان حەفتەی نیسان بوو ئیتر ئەمە وای کردە چۆن ئەڵێ ئومێدێک بۆ کوردایەتی بەرەو خامۆش بوونەوە بڕۆ بۆیە ئیبراهیم خان ویستی نەیەڵێ ئەو چرایە بکوژێتەوە لە لایەکی ترەوە ئینگلیزەکان با بڵێن خەڵکانێک بوون هاتبوون داپلۆسیێنەر بوون باج و خەراجێکی زۆریان خستووە سەر خاڵک و تەنانەت ئەوەی کە سەرچاوەکان باسیەکەن زۆرجار لەسەر جۆگە ئاوەکان کە خەڵک پێشتر لەسەر جۆگە ئاو دەستنێژێ شۆرت لەبەرەوەی کۆمەلگای خۆمان کۆمەلگایەکی ئیسلامیە ئەوانە هاتن خەڵکیان دارکاریە کردیان ئاوەکەتان لێخن کردووە ئاوەکەتان ناشین کردووە خراپ کردووە نازانم چی نەیان هێشت با بڵێ خەڵک ئارەزوومەندانە ناو شارە بسوڕێتەوە وەکوتمان لەو کاتانە هەوڵە درا ئەوە بکەن معسکرێکیان هەبوو خەڵکیان ئەبرد بە بێگار کاریان پێکرد ینی بێژگە لەوەی باجێکی زۆر دانرابوو و کوردیش تمۆحێکی هەبوو بۆ ئەوەی لەو
ئانووساتە چارە نووسازە هەوڵ بدا شتێک بۆ خۆی دەستەبەر. ساڵی 1990 ئینگلیزەکان حکوومەتەکەی شێخ مەحموودیان هەڵوەشاندەوە و لە شەڕی دەربەندی بازیاندا شێخ مەحموودیش بە برینداری دیل کرابوو. ئیتر ناوچەکە بوو بە پارچەیەگاگر. شۆڕشی بیست لە باشوورەوە کڵپەی سەند و پریشکی گەشتە ناوچەکانی کوردستانیش. بزافێک لە ناو کووردە هەبوو پێشتر لەلایەن شێخ مەحموودەوە دواتریش لەلایەن برایم خانەوە. وەک ئەوەی کە سەرچاوەکان باز دەکەن برایم خان چەند جارێک خەڵکی کفری سکاڵا و هانای خۆیان هاوردوو بۆ لای برایم خان لە داد و بێدادیان بووە لە دەستی زوڵم و زۆر و ستەمی دەسەڵاتدارانی ئەنگلیز کە لە ناو شارەکە بوونە. ئەوی چەند جارێک ڕۆشتووە نەسیحات یان ئامۆژگاری سالمۆنی کردووە پێوتو تێتی دەستبەرداری ئەم کارانەبی ئەم خەڵکە مەزڵۆمن ئێوە باشتان زۆر کردووە تعدا لە خەڵکەکەن بە تایبەت دوو کەسیان هەبوونە یەکێکیان لە شاری کفریان ناوە کۆپەک یۆڵدەران یەکێکیش ناوی ئەبوو چۆماغ بووە. ئینگلیز کە هاتنە ناوچەکە هەر لە بیدایەتی جەنگی یەکەمی جیهانیوە لە ساڵی 1940 و دوایی گرتنی بەغدا و هاتنیان بۆ ئەم ناوچەیە. ئەم ناوچەیە لە سەرەتا هێشتان جەنگی جیهانی یەکەم کۆتایی نەهاتووە تا ساڵی 17 دەتوانین تا ساڵی تا مانگی ئۆکتۆبەری ساڵی 1970 سراعێکی سیر لێرە هەبووە، سراعێکی عوسمانی بریتانی ڕووسی لە ناوچەکە. چکو ڕووسەکانیش تا شۆڕشی ئۆکتۆبەر بەرپابێ قاعیدەیەکی عسکەریان هەیە لەسەر قەڵای شێروانە و متابعەیەکی وردی منطقەکان کرد. جێیشی ڕووس کاتی خۆی تەجاوزی کردو ئێرە کەلارشی تێپەڕاندووە بەرەو سنووری کفری و بەرەو دیهاتەکانی ناوجاف و ئەوانە. ئەمە مستەنەداتە کە ئەمە ئەڵێ نەک ئەمە قسەیەکی ئەوە نییە مەسەن من دروستی بکەم. جا بۆیە ئەم سراعەوای کردووە کەی سراعەکە بەرەو تەخفیف بوو نەچێ. لەو کاتە بەرەو تەخفیف بوو نەچێ شۆڕشی ئۆکتۆبەر لە رووسیا بەرپا ئەبێ و بەلشەفیکەکان دێنە سوڵتا جێیشی ڕووسی لەم مەناطقانە حسەح بکەنەوە ینی ئەکشێنەوە ئەڕۆن. سراعەکە ئەبێتە سراعێکی عوسمانی سراعێکی بریتانی چکو دەوڵەتی عوسمانی هەڵنەوەشاوەتەوە. دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1924 هەڵەوەشێتەوە و ئەم ناوچەیە ناوچەیەکی ژێردەسەڵاتی عوسمانی بووە وە کفری بنکەی ئەو سراعە بوو. ئیبراهیم خانی دەلۆ ڕۆژی 22 ئابی ساڵی 1920 لە سەر شاخی باوە شاسواری شاری کفریەوە شۆڕشی دەست پێ کرد. شۆڕشگەڕەکان دەستیان بە سەر شاری کفریدا گرت. بە ڕاوێژ و داواکاری ئیبراهیم خان شارەکانی خانەقین و خورمات و شۆڕش و ڕاپەڕینیان دەست پێ کرد. هاوکات هەمان ڕۆژ لە 20 ئاب بە فەرماندەی ڕەفعەت بەگی اسماعیل بەگی داودە شاری خورمات و ئازاد کرا. پێشتریش ڕۆژی 14 ئابی ساڵی 1920 بە سەرۆکایەتی خورشید بەگی دەلۆ شاری خانەقین ئازاد کرابوو. مەسائلی باجە مەسائلی ئەوەیە کە تۆ چۆن لە ڕووی ئیداریوە فکرێکی تر مەسەڵەن ئینگلیزێک هاتووە ئەم خەڵکە وەکو نەمەتی عەشائیری و نەمەتی بیرکردنەوەی کە ساڵانێکی زۆر دوور و درێژ دەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بووە و ئێستا ئەمە عینێکی تازە بووە بۆیە خەڵک ئەمەی پێتەقەبول نەکراوە. یعنی ئیتر کە تۆ جەنابەت مەسەڵەن من ڕەنگە لایەنێکی بگەڕێم بۆ لایەنێکی ئاینی ینی چکو هەر کە شەڕی یەکەمی جیهانیش دەست پێکە زۆر لەسەر خێڵ و هۆزەکانی ئەم ناوچەیە بە دوای شێخ مەحموود کە ئەچێتە شوعێبە لە ساڵی 1950 لە 12 نیسانە دژی ئینگلیزە جەنگن خۆش شێخ مەحموود بە ئەتیجاهێکی قەومی و ناچێ مواجهەی بریتانیا بێتەوە. یعنی مۆزوعەکە مۆزوعێکی ئاینیە زۆرتر. یعنی ئەمە داوکۆکیکردنە لە دەوڵەتێکی ئیسلامی کە بریتیە لە دەوڵەتی عوسمانی. وجا بۆیە مەسەلەن ئەمە لایەنێکی تری چکو شێخ مەحموود دواتر ئەگەڕێتەوە لە منطقەی پێنجوێنەوە دژی ڕووسیش ئەجەنگێ و ئەوانە دوای ئەوە شەڕ کۆتایی دێ و دوای ئەوە بە فکرێکی قەومیوە هەوڵەدا حکوومەت و ئەوانەدا بمەزرێنە و کارە. جا بۆیە ئەمەی ئێرەشە تۆ لایەنە ئاینیەکەی یعنی تۆ کۆمەڵگەی کوردەواری یعنی کۆمەڵگەیەکی
سڕفی ئاین ئیسلام بوو. ئەم زوڵم و زۆر و ستەمەوای کردووە خەڵک ئیتر لە تینیان نەمێنێت تەحملی ئەم زوڵمە بکە. بۆ یەکانە هانیان بردووەتە لای برایم خان شووە بە سالمۆنی و تۆ توێتی دار و دەستەکەت نەسیحەت کە بە واز یان دەست بەرداری ئەم زوڵم و ستەمانە بن. ئەڵێ بۆ ڕۆژانی دوایی ئەوان هەر لەبەر ئەوەی چۆن ئەڵێ میتۆدیانەوە بۆ کارنامەکەیانەوە بۆ خەڵک چەوسێنەوە دەستبەردار نەبوونە. ئەتر بۆ ئیبراهیم خان بڕیاری داوە شۆڕشێک بەرپاکە لە ناوچە. یەکەم جار لە هۆزەکەی خۆیەوە دەستی پێ کردووە، دواتر هۆزەکانی ناوچەکە بەشێکی هەرە زۆری هۆزەکانی ناوچەکە پاڵپشتی خۆیان دەربڕیوە بۆ شۆڕشەکەی ئیبراهیم خان، بە تایبەت دوو تیرەی ناو هۆزی ژاف کە لە ناوچەکە تەواجدێکی باشیان هەیە و ژمارەیان هەیە. یەکێ لەوانە هۆزی ڕۆغزایی لە ناو تیرەی ژافە، لە ناو هۆزی ژافە، ئەوی تریان تەرخانیە. ئەم دوانە بوونەتە سەنەدێکی بەقووەت بۆ شۆڕشەکە. وەکوتم تەواوی هۆزی دەلۆ لەو ناوچێ و هۆزەکانی تریشە بوونە، هەتا کچانیەکان عەشیرەتێک هەیە لە گەرمیان کچانین با بڵێن هێنن، ئۆمەربلیەکان، گێژەکان، داودیەکان لە دووریشەوە ڕەفعەت بەگی ئیسماعیل بەگی داودە لێوێ شۆڕشی کردووە، خورشید بەگی دەلۆ لە خانەقین شۆڕشی کردووە. تابعەن ئەمانە هەمویان هاوکاری ئیبراهیم خان بوونە بۆ ئەوەی بیانەوێ دژمن لە ناوچەکەیان ڕاماڵن. ڕوبەڕووبوونەوەی ئیبراهیم خان بە قیادەی ئیبراهیم خان لە ناو خەڵکی کفرێ و خەڵکی هەمە جۆری ناوچەکە هاوکاری بوون لەو مەسائلانە و خەڵکی تریش شان بەشانی ئینگلیز دژی ئەو مەسائلانە وەستاون. ئەمە زیاتر لایەنێکی هێشتان ئەو ناتوانم من بڵێم ئەو ئیحساسە قەومیە یان وەکو ئەڵێن نەتەوایەتیە بەو شێوەیە گەڵاڵە بوو بێ خەڵک بەو ئیتجاهە لەگەڵ ئینگلیز شەڕ بکە. یعنی هێشتان ماوە، هێشتان ینی ئەتوانی بە بیدایەکانی دابنەی سەرەتاکانی ممکنە ینی لە ناو کۆمەڵی خەڵکی مەحدودە، چکو ناتوانی بڵێ مەسەر ئیبراهیم خانی دەلۆ من تەقدیرم هەیە بۆ ئەوەی کە ممکنە ئێستا هەندێک برادر و هەندێک خەڵکە گویان لەوە بێ کە من وا قسە بکەم بڵێن وەڵا ئەمە نەها بەو دەرەجە ئەحساسە قەومیە بەو دەرەجە هێشتان ماوێتی، هێشتا شتێکی دەڵەمە بووە نەگەیوە بەو ڕادەیە کە تۆ قەراری لەسەر بدەی. چونکە شیا مەحموود کە ڕێبەری شۆڕشی کوردی کردووە لەم ناوچێ هێشتان ئەو مدە قەومیە لای ئەویش دروست نەبووە بەو دەرەجە. دواتر ئەبینێ کە ئەم تەمەیوزکردنە لە بینی نەتەوەکان و ئەفکارەکانە ئەمەیە دوایی باعداتەوە بۆ ئەم مەسەلەیە. ئێمە کاتێکە قسە لەسەر ئەم وردەکاریە بکەین مؤەڕەخ مێژوونووس ئەبێ دائیمەن کە قسە ئەکا ئەبێ بە شێوازێکی مەوزوعی قسە بکە، کە ئەنووسێ بە مەوزوعی بنووسێ، کە تەحلیل ئەکا بە مەوزوعی تەحلیل بکە. لەبەرەوەی قسەکردن مەسئولیەتە، نووسینیش مەسئولیەتە. یعنی تۆ ئێمە حەزمانە کرد ڕاستە مەسائلی فکری قەومی لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ فترەی شێخ عوبەیدڵڵای نەهرۆ و پێش ئەویش ممکنە بگەڕێتەوە، بەڵام بەپێی مەوقعەکان بەپێی شارەکان جیاواز بوو. یعنی مەسەڵەن تۆ ناتوانانی مقارنەی شارێکی وەکو سلێمانی لەگەڵ ناوچەیەکی ترا بکەیت. ئەو مەدە قەومیە ئەوە لەوێ زۆرتر، یان مەسەڵەن بۆ نمونە حتا لە کوردستانی ڕۆژهەڵاتە مەسەڵەن ئەوەی کە لە مەهابادا لە فترێکا خوڵقاو ممکنە لە کرماشانە نەبووە با شارێکی گەورەتریش بوو بێ. چونکە شۆڕشی ئیبراهیم خانی دەلۆ هیچ کات لە شۆڕشەکان دیکە کەمتر نەبووە، بە تایبەتی پەیوەندێکی ڕاستەوخۆ بە لە نێوان خەڵکی کفری یاخود ئیبراهیم خانی دەلۆ نەوەکانی ئیبراهیم خانی دەلۆ لەگەڵ خودی شێخ محمودی حەفیدە. شێخ محمودی حەفید کە دوو جار سەردانی شاری کفری کردووە لە ساڵی 1922 بۆ یەکەم جار و لە ساڵی 1941 بۆ جاری دووەم. ئەو دوو جارە کە هاتووە بۆ شاری کفری یەکسەر پرسیاری لە بنەماڵەی ئیبراهیم خانی دەلۆ کردو بزان لە کوێن بیان بینێت، چونکە ئەلەو سەردەمە لە ساڵی 1920 لە کاتی شۆڕشی ئیبراهیم خانی دەلۆ یەکێک لە داواکارەکانی شۆڕش ئەوە بووە کە ئازادکردنی شێخ محمودی حەفیدە لە وڵاتی هندستان، ئەو کێکە لە داواکارەکانی ئەوە بووە. تەنانەت بریتانەکان لە شاری کفری ئەو بروسکەیان کە ناردۆ بۆ
دەسەڵاتی سەروی خۆیانەوە باس لە کەساتی حاجی برایم دەکات، حاجی مەلا برایم دەکات. ئەم حاجی مەلا برایم وەها نووسرابوو بەهەڵە نووسرابوو ئاماژەیە بۆ خودی کەساتی برامیخانی دەلۆ. کاتێک لە بریتانیا لە هندستان پرسیار کراوە لە شێخ محمودی حەفید ئایا تۆ کەسێک ئەناسی بە ناوی حاجی مەلا برایم؟ ئەو شودی کەسی وام ناناسم بەتایبەتی لە کفری، تەنها یەک کەس ئەناسم کە برامیخانی دەلۆیە. بۆیە هەر لەو ساتەوە شێخ محمودی حەفید ئاگای لەو بوو کە لە کفری شۆڕشێک کراوە و لەو شۆڕشە پشتگیری لە ئازادکردنی شێخ محمودی حەفید کراوە. ئیبراهیم خان ئیدارەیەکی بەڕێوەبردننی لە کفری پێکهێنا کە بەم شێوەیە بوو. یەکەم، ئیبراهیم خانی دەلۆ سەرۆکی ئەنجومەن. 2. وەیسی بەگی دەلۆ. 3. ئەکبەری ساڵح خان برای ئیبراهیم خان. 4. حەمیدی ئەو ڕەحمان کارێزی. 5. کاکەمەند ئەمین دەروێش دەلۆ. 6. حاجی محەممەدی تەرخانی. 7. حەمەجانی ڕۆخزایی. ئیبراهیم خان کەسێکی بەناوی برایمی وەستاماحور کردە کارگێڕ و نووسەری تایبەتی خۆی. شۆڕژگەڕەکان سەرای کفریان شکاند و هەرچی ئازوقە و چەک لەو جبەخانەیەدا بوو دابەشیان کرد بە سەر دانیشتوانی کفریدا. پاشان دەوامی فەرمانگەکانیان ڕێکخسە و ئاگاداریان ڕاگەیاند کەس بۆی نییە پەنجە بۆ سەر هیچ کەسێک درێژ بکات. ئەگەر شۆڕژگەڕەکانیش ئەو کارە بکەن سزای تۆن دەدرێن. لە کفری لە 12 ئابی ساڵی 1920 ئەگیرێت لە دەستی ئینگلیزەکان و فترێکی زەمەنی زۆر کەمە کە شارەکە بەدەستی ئەو هێزانەوە ئەبێ کە کەسێکی وەکو خوالێ خۆشبوو ئیبراهیم خانی دەلۆ ڕێبەرایەتی کردوون. حدودی هەفتەیەک نەگەیشتۆتە دەڕۆژ. دوای ئەوە ئینگلیز تۆ جەنابەت ئەزانی ئینگلیز هێزێکی تۆکمەی لە هەموو بوارەکانەوە، ینی ناکرێم بە چەک و تەقەمەنیەکی سادە و ساکارەوە بتوانرێ مواجهەی هێزێکی گەورەی وەکو بریتانیا بێ کە قیادەی هاوپەیمانانی کردووە لەو فترانە. یعنی هیچ نەبێ وا بکەنە بە بەرامبەر بڵێن کورد نەمردووە ماوە، چونکە لە داواکارەکانی ئیبراهیم خانی دەلۆ دوای ئەوەی کە با بڵێن ئەمە لەو سەردەما بۆ ئەو سەردەمە زۆر بووە کەوتونەتە دانووساندن لەگەڵ ئینگلیزە. ئیبراهیم خان نوێنەری هەبووە، ئینگلیزەکانیش نوێنەریان هەبووە، دانووساندنیان کردووە لەسەر ئەوەی کە چۆن قەنەعەت بە ئیبراهیم خان بکەن دەستبەرداری شۆڕشکردن بێ. دوای ئەوەی کە کفری ئازاد کردووە، دوای ئەوەی کە سالمۆن دەست بەسەر بووە لە لای هەوڵیان داوە سالمۆن بگەڕێنەوە. پیان وتیانە ئێمە ئەگەر سالمۆنمان بۆ ئازادکەی لە بەرامبەرە مەبلەغێکی یەکجار زۆر پارەتە دەینێ 50,000 ڕوپێ ئەو سەردەما یەکجار زۆر بووە و ئەتر شکەینە قایمقامی کفری و ئیبراهیم خان ڕەدی کردووەتە و تێتی داواکانی من ئەوەیە کە ئێوە تر نێنەوە سەر ناو ئەم شارە و ئازادکردنی شێخ مەحموودە. لە ئەو کاتە شێخ مەحموود لە هندستان لە منفا بووە، لەوێ با بڵێن لە وڵاتە دوور خراوە بوو کە هاتەوە بۆ هێنانەوە دواتر لە 1922. جا ئەوەی کە باس کراوە بە تەمەنەکانەوە ئەڵێ کاتێک کە ئیبراهیم خان کۆچی دوایەکە شێخ مەحموود لە 1922 هێننەوە، ئەڵێ دێتە ناو خەڵکی کفری لە ماڵی سێ موحسین ئاغا حەشامەتێکی زۆر خەڵکی ئەم ناوچەیە و خەڵکی سلێمانی و خەڵکی کفری و گەرمیان کۆبنەوە بۆ پێشوازی شێخ مەحموود کە لە قیتارەکەی گربانەوەی هێننەوە. ئەڵێ کاتێک کە شێخ مەحموود چاوگەڕەدا ئیبراهیم خان نابینێ، پرسیارێکە ئەڵێ ئیبراهیم خان دیار نییە ناو خەڵکە، ئەڵێن کاکە و شۆڕشی کرد. ئەڵێ لەوێشە پێمانیان وتووە خێزانی سالمون هاتووە وتێتی مەسیری مێردەکەی من ینی بەسراوەتە تۆ، ئەبێت تۆ بگەڕێیتەوە بۆ ئەوەی من مێردەکەم نەکوژێت یان ئازاد بکرێت. گەرمیان بووە پارچەیەگاگر و شۆڕش و ڕاپەڕین ناوچەکەی گرت بووەوە. ئینگلیزیش بە هەموو جۆرێ هەوڵی سەرکوتکردنی دەدا. کاپتن سالمۆن کە جێگری حاکمی سیاسی ئینگلیز بوو لە ناوچەکە لەلایەن شۆڕژگەڕەکانی ئیبراهیم خانەوە دەست بەسەر کرا و گواستیانەوە بۆ شوێنێکی تایبەت. بەڵام دوایی پاسەوانەکە سالمۆنی کوشت کە هەڵەیەکی گەورە بوو. ئیبراهیم خانیش زۆر نیگەران بوو
کە نەدەبوو بکوژرابە. و یەکێک لەوانەی کە زۆرتر گرفتی بۆ ئیبراهیم خانی دەلۆ ناوەتەوە لە کفریا بە بارمتەگرتنی مێجەر سەلەمۆنە لە شارەکە کە ئەگیرێ و لە گوندی ئیبراهیم خان لەوێ دەست بەسەر ئەکرێ خەبەرێکی وا بڵاوە بێتەوە کە گوایە ئەمە لەلایەن ینی خەبەرەکە وا ئەگاتە ئەو شخصیەتەی کە حیراسەتی سەلەمۆنەکە ناوی ڕەشیدی حەمەی سنجانە کە ئیبراهیم خان کوژراوە، یعنی شتێکی وای پێگەی بۆیە ئەی کوژنەوە. مەسەلەی دەستگیرکردنەکەی دوو سێر ڕواەت هەیە تەنێ من نازانم ئەوەی یەکەم جار ئەڵێن کاتێک کە ئیبراهیم خان هێنی کردووە کە شۆڕشەکەی بەرپا کردووە، ینی ئەمە گێڕانەوەیە. ئەڵێ سالمۆن نردوێتە شوێن پیاوەکانە و توێتی ئیبراهیم خان شۆڕشی کردووە ئەوانە، ئەڵێ مەجموعەیەکیان لەگەڵ پیاوەکان کۆ کردووەتەوە، ئەوان شتیانە کاکە ئەو پیاوە چەند جار نەسیحەتی توی کرد بۆ ئەوەی دەستبەرداری ئەم هینە بن، ئەم زوڵم و ستەم و چەوسانەوە بن، حەزەکەین ئەو توی حەزەکەین لەسەر باوە شاسوار کە مەقەڕی ئەنتڵاقی شۆڕشەکەیە سەردانێکی بکەین. ئەڵێن لەگەڵ مەجموعەیەکە چووەتە ئەوێ، ئەمە با بڵێن گێڕانەوەیەکە یان نووسینیەکە لە ئەسەر چاوەکانە. ئەڵێ لەوێتە دوای قسەکردنەوەوانە پێی وتوتی من چەند جار بە تۆ وتین نەبوو بێ ئێمە تازەی تر سار نبینەوە لە شۆڕش و بەردەوامی بە شۆڕشی خۆمانە دەین و شارەکە ئەگرین. ئەڵێن لە کاتێکە کە گەڕاوەتەوە با بڵێن هێزەکەی ئیبراهیم خان دەست بە سەریان کردووە. لە نووسینێکی ترە و لەسەر چاوە مێژوویەکانە هەندێک لە هەندێک شوێنی ترە باس لەوەکەنە کە لە ناو سەرای کفریە ویستویەتی لە دەرگای پشتەوە بڕوە دەستگیریان کردووە، چونکە هەر بە شەڕ سەرای کفری گیراوە. سەرای کفری شوێنێکی گەورەی سەردەمی عوسمانیەکان بووە، دواتر ئینگلیزەکان هاتوون نۆژەنیان کردووەتەوە و فەرمانڕەوایی ئەو ناوچیان پێ کردووە. سالمۆن جێگری حاکمی سیاسی بووە و هۆی کوشتنەکەشی وەکوتمان زۆر جار لە دانووسانەکە باسی گەڕانەوەی ئەوە کراوە. ئیتر ئینگلیزەکان زانیوانە ئیبراهیم خان نێتێکی تری هەیە، شۆڕشەکەی ڕەهەندی تری هەیە، هەر ئەوە نییە هەڵچوونێکی ئەفەوی بێ. داوای شێخ مەحموودی کردووە، داوای نەگەڕانەوەی ئەوانی کردووە بۆ ناو شارەکە، بۆیە بڕیاریان داوە هێزێکی زۆریان بە قیادەی لۆنگریک لە کەرکووکەوە هێناوە بۆ منتیقەکە. سەرەتا ڕاپەڕینەکەی دووزی یان شۆڕشەکەی دووزی خەفە کردووە. ئەو وتمان بە سەرکردایەتی ڕەفعات ئیسماعیل بەگی داودە ئەو شۆڕشە کراوە. دواتر هاتنە بەرەو کفری، هەوڵیان داوە شاری کفری بگرن. لە ئەسنای ئەم شەڕا چەند ڕۆژێک شەڕ بەردەوام بووە. طبعاً فەرماندەی شەڕەکان بە قیادەی ئیبراهیم خان بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵێ سەرکردەی تر هەبوونە لە ناو شۆڕشەکە کە ڕۆڵێکی کارایان هەبووە. یەکێ لەوانە وەیسی بەگە، یەکێ لەوانە ئەو ڕەحمان کارێزیە، یەکێک لەوانە حاجی تەهای ڕۆغزاییە، یەکیان حاجی محەممەدی تەرخانیە، کاکەمەد ئەمین دەروێشە. ئەمانە لە قۆڵی پاراستنی شارەکەەوە هەوڵیان داوە شارەکە بپارێزن و هێزی ئینگلیز نێتە ناوە. تاوان ئەمانە با بڵێن دایمەن قاید لە مەرکەزایە، ئەوانەیشە لە قۆڵەکان و لە ئەترافەکانەوە هەر یەک ڕابەرایەتی قۆڵێکی کردووە یان قیادەی قۆڵێکی کردووە، سەرکردایەتی قۆڵێکی کردووە بۆ ئەوی جەبەکە نەشکێ. لەو ئان و ساتا هەواڵێک دێتەوە ئەڵێن ئیبراهیم خان شەهید بووە. دیارە خۆشی یار لە نزیکی سەرپەرشتی هەموو جەبهەکانی کردووە. لەو سەردەما لەو لەحزا یەکێک لە قیادەکانی جەبهەکە شەهید دەبێنە ئەو ڕەحمان کارێزیە بێ لەگەڵ 6 کەسی ترە. ئەم دەنگۆیە گەیەتە کەسێکەیە ناوی ڕەشید محەممەد سنجانە. ئەم سەرپەرشتی پاراستنی سالمۆن و جوندیەکی تری ئەڵێن ئەوەکان ئیسلام بووە لەگەڵیانە هەندی بووە. لە ئیتر کە هەواڵەکە ئەگەن ئەڵێ ئیبراهیم خان شەهید بووە، ئیتر ئەمیش لا شعوری تەقەی لە هەردیان کردووە، هەردیانی کوشتووە. دواتر ئیبراهیم خان زۆر لێی تووڕە بووە، لای خۆی دەری کردووە. ڕەشید محەممەد سنجان هەتا مەرجنی نێنە قاچاق بوو، با بڵێن نەهاتە ناو شار و تا ڕادەیەک ناوی خۆشی گۆڕی بوو هەتا مردیش، ینی
لە شاخ و باتە بۆ هینیش بە ناوێکی ترەوە قسەیە کرد. کوشتنی سەلەمۆن لە دێی ئیبراهیم خان وەکوتم بەدەستی ئەو کەسەی کە یەکێک بۆ لە نزیکەکانی ئیبراهیم خانی دەلۆ ناوی ڕەشیدی حەمەی سنجانە، ئەویش ئینگلیز ویستوێتی مەسەن ئینتیقامێکی ئەم مەسەلەیە بکاتەوە، چونکو کاتی خۆی ئەو کاتە هەر لە مێجەرلیز لە منطقەی کفریش بووە، دوای ئەویش هەڵدێ ئەچێت بۆ لای عادیلەخانی وەسمان پاخاخینی وەسمان چواشای جاف بۆ هەڵەبجا خۆیگەن لێەوە ئەو دەریە کاچێ بۆ خانەقی بە لێەوە هەڵدێ بە فڕۆکەیکین ئەلەوەش مەسەرەن بەڵام ئینگلیز ئەوە یەکێک بۆ لەو ئەسبابانەی کە ئینتیقام بکەنەوە ممکنە ئەو ئینتیقامە قورسەی کە بەرامبەر بە دانیشتوانی کفری و شاری کفری کرابێ ممکنە لە خانەقیا بەو دەرەجە نەبووە بۆ لەبەرەوەی خەڵکێکی سەر بە دەسەڵاتی ئینگلیز لە خانەقی نەکوژراوە مەسەرەن هۆی کوشتنەکەی سالمۆن گەیشتەوە ئەوێ ئیبراهیمخانی گەران بۆ یەک لەبەر ئەوەی دیر کوشتن لە دابوونەریتی و عورفی کوردانیە و لە عورفی ئیسلامانیە لە عورفی کۆمەلگای خۆمانە دووهەمینیش سالمۆن چەکێکی گەورە بۆ شەڕی پێ بکرێ بۆ ئەوەی زۆرتر داخوازیەکانی کوردی یان داخوازی براهیم خان یان داخوازی شێخ مەحموودی پێشیە بەجێ بکرێ بەداخەوەی تر ئاوا ڕوویدا. دوجار بەهۆی دەستی ناپاکی هەندێک کەسایەتی ناوچە و نابەرابەری هێزی ئینگلیز و شۆڕژگێڕەکان ڕاپەڕینەکە سەرکوت کرا و ئیبراهیم خانیش بەرەو ناوچەی حەمرین ڕۆشت. بێگومان هەر شۆڕشێکیش کە سەر نەکەوێت وەکو پێویست لەوانەیە ڕەخنەی زۆرتر بێتە سەر بەسەکە پیرۆز بوو زۆر گەورە بوو ینی دوایی ژەڵێکا کە ئێمە زۆر باشمان دەزانی ئەمە تەبیعەتی یاسای سەرکەوتن و شکستەکانە بەڵام لە چۆنەڵی لە جوغزە فراوانەکە تەماشاکەین بۆ ئەو سەردەما لاپەڕێکی پرشنگدارە گەشاوەیە لە مێژووی نەتەوەی کووردا لە مێژووی شاری کفریدا لە مێژووی کۆمەلگای کوردیدا لە مێژووی ئیسلامدا لە مێژگووی ڕاپەڕین و بەرەنگاربوونەوەکاندا وەک سەرەتا ئاماژەم پێکرد جەسارەتێکی ئێوە بەڕاستی بەرامبەر بە وڵاتێک بوەستی کە براوی یەکەمی جیهان بێ ئەڵمانیای تێخشکان بێ ئەو هەموو وڵاتەی تێخشکان بێ و ئێستا لەسەر لە دوای جەنگیش نەماوە دێت لە سەر خاکەکەی تو لەسەر قاچەکانی خۆی ڕاوەستاوە تۆ بڕۆی بەم تفەنگە سادەی کە هی ئەو سەردەما یەکتیر و حەوتیر و ماتلی و ماوزەر و ئەو تفەنگانەی ئەوانیش لە بەرامبەرە بە فڕۆکە و مەتریلۆز و تانک و زرێپۆش و جون سەربازی سیخ و هند و ئەوروپی و نازانم چی بەرامبەر بەوانە بوەستی کە تۆ ئەڵەی ناوی هۆکاری لێنەی بۆ شکست یعنی ئێمە قسەیەکمان کرد لەوەی کە خۆی حرەکەکە حرەکەیەکی نامونەزەم بووە منەزەم نەبووە ینی بەو دەرەجە نەبووە ممکنە کۆمەڵی خەڵکی کە سوکاری نزیک لەوانەی خۆی کە دەوروبەریان گرتبێ و دوایی لێیشی تەریونەتەوە ینی پاڵپشتیانێکیان بە تەواوی نەکردووە تا ئاخر نەفەس و لە هەمان کاتەیەنی سەبەبی ڕئیسەکەی ئەگەڕێتەوە بۆی یعنی تۆ ناکرێ هێزێکی کوردی بەو ئوفقە ئیجتماعیەی ئەو کاتە و بەو چەک و تەقەمەنیەی کە توانیوێتی داکۆکی لە خۆی بکە بەرامبەر بە قووەتێکی منەظەمی و ئینگلیز بوەستی ئەوە لایەنێکی گرنگی ئەوە بووە ینی زۆر مهم بووە و لایەنێکی تر مەسەڵەن ئەمان کە فکریان لێکرد بێتەوە گیان هێشتووە نەیان ویستووە زەرەر و زیانێکی زیاتر بە خەڵک بگەێ ینی خەڵک کە سیرەکەی شەڕی یەکەم تەواو بووە خەڵکێکی برسی خەڵکێک دوای جێشی عوسمانی هاتوونەتەوە حتا ئەو چاڵە گەنم و ئینانەی کە خەڵکەی بووە لە شوێنەکانە ئەوانەشان دەرکردوە خەڵک یعنی خەڵک نانی نەبووە بیخوا ینی زۆر ئەوانە بوون یعنی وای لێ هاتووە خەڵکێکی چەند ساڵی ستەم لێکرا و لەلایەن دەوڵەتی عوسمانی و دوای ستەمێکی ئینگلیز و ئەوانە هاتووە ئەمانە بەم هینانەوە سەنگەرانەوە نەتوانراوە مواجهەی قوواتی ئینگلیزی بێتەوە ینی سەبەبەکە ئەتوانم بڵێم بیگەڕێنەوە بە یەک نقطە کە بۆ جەنابەت بڵێم ئەو ناهاوتاییەی هێز بووە لە بینی ئینگلیز و لە بینی ئەوانەی کە لە ناوچەکە بوون کە تۆ مەسەن ئێمە خۆمان ئیتر لێرە ناوی ئیبراهیم خانی لێ ئەنین ممکنە لە خانەقی ناوێکی تری هەیە
کە هەندێک عشاعیر و ئەوانەی تری ئەوێ یان لە ڕەفعەت بەگی داوێ و ئەوانە لە دووس خوڕمات و کە ئەوانش هەر بە هەمان شێوە ئەویانە بوو ئەیتر هەر یەکێ بە دەرەجە و وینی خۆی ئەویان کردو بەڵام هەمویان هەڵاتون مەسەر بینی مەسەر بۆ نمونە سەرۆکی هۆزی داوێ ئەچێتە وڵاتی عەجەمەوە وا لە هەواڵەکانی ڕۆیتەرەوە هاتووە هەڵ دێوە ڕۆ و ئەمانە دوایی ملاحەقە کراون یعنی ملاحەقەیەکی ورد و دقیق کراون لای ئینگلیز بۆی بگیرێن و بکوژرێن یعنی بۆیە هەڵاتون ڕۆشتون هەرێکێ هەندێکی حتا غەرامەیان خسۆتە سەر شارەکە ئەوەندە چەک یان ئەوەنە چەک بدەن ئینگلیز ئەوەندە غەرامەی مادی بدەن ئەوەندە خۆراک وانە هەموو لە هینەکانی ئینگلیزا خۆیان هەیە ئێوە عقوباتی چۆن بخرێتە سەر خەڵکەکە دوای ئەوەی کە باڵێن چەند ڕۆژێکی زۆر مقاومە و بەرەنگاری و بەرخودانی شۆڕژگێڕەکانی شاری کفری لە سەنگەرەکان و لە مەتەرێزەکانەوە بەرامبەر بە دژمن ڕاوەستان وەکوتمان ئینگلیز دە و کاتەدا هێزی لە کەرکووکەوە هێنابوو وتمان بە قیادەی لۆنگریک هێنابووی بۆ سەر شاری کفری و شاری خورماتوو ئەوانە ئەو قوتە زۆرە بۆ پاڵپشتی فڕۆکە و وەکوتمان دەسەڵاتێکی زۆر و ئەوانەوە دوای بەرەنگاربوونەوەیەکی زۆر دوای خەسارەتێکی زۆر دوای شەهید و قوربانیەکی زۆر هەم لە ڕووی تەقەمەنیەوە تەقەمەنیەکانیان بەرەو کۆتاییە چوو هەم لە ڕووی زەخیرە و پیتاک و نازانم چیەکانیان بەرەو کۆتاییە چوو هەم لە ڕووی ماندووبوونی تااقەتی بەشەریەوە بۆیە لە دواچرکەکانە برایم خان بڕیاریدا شاری کفری جێبێڵێ ئەڵێ تەواوی هێزەکەی کشانەوە و دواتر خۆی ئەوەی کە سەرچاوەکان باسەکەن خۆی دواکەس بووە ماڵاوایی لە کەسایەتیەکانی شاری کفری کردووە دەرچووە فڕۆکەکانی ئینگلیز هاتوون لە ماڵی برایم خانە کەسێک تۆبارانیان کردووە لەو کاتانە کە هێشتا هەر لە گوندەکەی خۆی بووە هێزیان هێناوەتە سەری یەکێک لەوێ بە ناوی حەمەوەرکە لە خزمی برایم خانیشە لەوێ لە ماڵی خۆیان شەهید بوو چەند شەهیدێکی تریان داوە بۆیە دواتر برایم خان ناچار بووە ڕووی کردووەتە لای ماڵێن بنەیژا لەوێ تەپە و تەلانەکانیان با بڵێن ناوچەکانیان زۆر تەختی نییە لەوێ لە دیەکانی زەرد و لە کوڵەجۆ و لەو منتیقانە ماوەیەک حەشار دراوە ینی خۆی حەشار داوە بەڵام هەر سەرباری ئەوە بەریتانیەکان هەر بە دوایەوە بوونە هێزێکی زۆریان لە کەلاری کۆنی جارانەوە بردووەتە سەری ئیتر دواتر زانیوێتی ئەمە هین نییە بە ناچاری ڕووی کردوتە ناوچەی داودە دوای شکستی شۆڕشی برامیخانی دەلۆ شاری کەفری جارێکە دەکەوتە ژێر دەسەڵاتی ئینگلیز و وای کرد کە برامیخان بکشێتەوە لەگەڵ جەنگاوەرەکانی بۆ باشووری شاری کەفری چەند مانگێک لە نێو گوندە عەرەبەکان لەوێ خۆی حەشاردا بوو تا گەیشتە ئەو ڕادەی سوپای ئینگلیز گوند بە گوند بە دوای برامیخانی دەلۆ بگەڕێن تاکو قۆڵبەستی بکن و بیدنە دادگا بەڵام هەندێک لە گوند نیشینەکانی عەرەبە تایبەتی هۆزی ئەلعەزە و لێهێب ڕۆڵێکی جوامێرانیان هەبوو ڕازی نەبوون برامیخان تەسلیمی سوپای ئینگلیز بکەن تاوای لێهات لە یەکێ لە مانگەکانی زستانی ساڵی 1920 لە یەکێ لە گوندەکان کە کاتێک برامیخانی دەلۆ نەخۆش کەوت هەرێکێ لەو گوندانە کۆچی دوای کرد و تەنانەت ئیساکەش گۆڕی برامیخانی دەلۆ دوای ئەو 9 ساڵ لە گوندی سنێدجە لە سەر چیای حەمرین کە دەکەوێتە نێو گوندە عەرەبی نشینەکان هەر لە ئەنجامی ئەو شۆڕشەشە ئێمە زەرمەندێکی گەورە بووین هەموو تاپۆی ناوچەکان و هەرهی هۆزەکەشمان حکوومەت ئیلغای کردەوە تەنانەت ئێستا تا ئەم لەحزەیەشە زەویەکانی ئێمە عقدی زراعین پێشتر تاپۆ بووە حکوومەت ئیلغای کردەوە زۆر لە دەلۆکانی ناو کفری غەرامە کرد بە چەک بە پارە باهین ئیتر ینی زۆر گوندەکان زۆریان سووتان گوندی کارێز گڵابات با بڵێن سەیجەژنی وەلیهەیەر برایم خان کنگربان باوە مەحموو عین فارس ئەم دیانە کشتی سووتا بەدەستی بەریتانیەکان هەر هەمان ساڵی 1920 پاش شەڕ و ماندووبوونێکی زۆر و دوای شکستی شۆڕشەکەی ئیبراهیم خان بە ئاوارەیی و نهێنی لە ناوچەی حەمرین دەژیا سەرنجام نەخۆشی زۆری بۆ هێنا و دوجار هەر لەوێ کۆچی دوایی کردو لە حەمرین بە خاک سپێردرا
لەوێشە فترەیەک لای حەمەخۆشی ئاغای داودی ماوەتەوە بە فترێکی زۆر کەم بەڵام لەبەر ئەوەی ئەوانیش داودیەکانی شیراک بوون بەدەست کوشتار و شۆڕش و ئەوانەوە نەیانتوانی وەکو پێویست لەو ناوچەیە داڵتە ئیبراهیم خان بدەن بۆیە ڕووی کردووەتە منتیقەی حەمری. فترێ لەوێ ماوەتەوە لە ماڵی محەممەد حەسوون بەیاتی سەرۆکی عەشیرەتی دەلالۆ لە هۆزی بەیات لەوێ کۆچی دوایی کردووە ئەڵێ چەندین با بڵێن ئەوانیش هاوخەمیەکی زۆریان لەگەڵ شۆڕژگێڕەکانە کە قائیدێکی وە کۆچی دوایی کردووە. ئەنگلیز هەوڵی داوە پارەیەکی تەرخان کردووە برایم خان بە زیندوویەتی یان بە مردوویەتی بگەڕێنێتەوە بۆ لای ئینگلیز. هەتا عەرەبەکان لەم پار هەژدەیەک بوو مناسبەیەکمان هەبوو لە شاری کفری هاتن بۆ لاموتیان ئێمە کە سوکاری ئەوانین کە لەو منتیقەیە گۆڕەکەی برایم خانی لێە ئەوەی کە ئێمە زانیمە ئەنگلیز ویستوێتی بی بە بزانێ مێشکی ئەم پیاوە چی تایەوە ئەو نەتەحەدیاتی بەرامبەر بە ئێمە هەیە یعنی ئەمە قسەی عەرەبەکانە. ئیتر عەبدوڕەقیب یوسف باس لەوە کاتە ئەڵێ مەزاری برایم خان لە حەمرینە حەقەیە ئەو مەزارە ئەو گوڵکۆیە ئەو گۆڕە ببێتە شوێنێک بۆ ئەوەی ئیتر هیچ بیانوویەک بەدەست عەرەبەوە نەمێنێ بڵێ کاکە حەمرین کوردستان نییە. یعنی مادام شۆڕژگێڕێکی کورد قەبرەکەی ئێستا لە حەمرینە کە ئەویش قەبری شۆڕژگێڕ برایم خانی دەلۆیە حەقا ئەوە بکەنە سنوورێک بۆ ئیتر عەرەب داکۆکی لەوە نەکا لە حەمرین بڵێ وەڵا ئێمە هەین ئاوا باسکرەوە. جا لەوێ تاوان سەرەتا لە قەبرێکە شاردوێنێتەوە ماوەیەکی زۆر نیگاهبانیان کردووە ینی چاودێری قەبرەکانیان کردو حرەسیاتیان کردو ئیتر قەبریش ناکرێت هەرتوو هەر حرەسیاتی گوری لەبەر ئەوەی خەڵکانێک وە تەمامون لە ناو گۆڕەکە دەری بێنن دوای ئەڕۆن لە گوندی هۆمەرمەندان یان عومەرمەندان لە سەر شوێنێک کە سنێدژی ناوە لەوێ چل گۆڕەکەن چل گۆڕ هەڵەکەنن هەر هەمووی بە ئەندازە یەک لە ناو یەکێک لە گۆڕەکانە هینەکەدانن تەرمەکەدانن هەمووشی وەک یەک داپۆشن بۆ ئەوەی ئەگەر کەسێک هات ویستی ئەم گۆڕە دەربێنێ فریا ناکەوێت تا چل گۆڕ دەرێنێ ڕۆژی لێ بێتەوە و خەڵکەکە ئاگادارن تر پێویست بەوە ناکە حرەسیات بگنێت. شۆڕشی برایم خانی دەلۆ یاخود ڕاپەرمەکەی برایم خانی دەلۆ بە شێوەیەکی تۆکمە لە نێوەندی دیراسات و توێژینەوەی عێراقیەکانە بە هیچ شێوەیەک مافی ئەوتۆی پێ نەدراوە. ئەوەی کە باس کراوە باسی شۆڕشی برایم خانی دەلۆی کردووە تەنها لە 4 تا 5 کتێبە نووسەرانی ئەو 5 کتێبەشە هەر هەمویان کوردن واتە ئێمە نەمان بیوە نووسەرێکی عەرەب بێت بە وردی بە تۆکمەی باسی شۆڕشی برایم خانی دەلۆ بکات. ئێمە لێکێ لەو کتابانە کە مێژووەکەی بۆ ساڵی 1969 دەگەڕێتەوە دکتۆر مکەڕەم تاڵەبانی بۆ یەکەم جار کتێبێکی سەربەخۆ لەسەر برایم خانی دەلۆ نووسی و چاپێگەانوە ساڵ 1969 بە ناوی ئیبراهیم خان دەلۆ ثائر من کوردستان. ئەم کتێبە لە ساڵ 69 نووسیوێتی بەڵام هەرچەندە هەندێک تێبینیمان هەیە لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە چونکە نووسەر بە شێوازێکی بیرروبوتنی چینایەتی ئەم کتێبی نووسینەوە چونکە لەو سەردەما بیری چینایەتی لە عێراقدا باو بوو لە ساڵەکانی 60ەکان و 70ەکان بۆیە ئەم کتێبە کتێبێکی یەکەم کتێبە لەسەر برایم خانی دەلۆ بەڵام چەندین تێبیمان هەیە لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبە. دووەم کتێبش کە بە شێوەیەکی باش و تۆکمە نووسرابێتە لەسەری کتێبەکەی دکتۆر کەماڵ مزر ئەحمەدە ئەمەش بە شێوەیەکی جوان باسی کردووە بەڵام بەداخەوە ئەم کتێبانە تەنها چەند لاپەڕەیەک باسی شۆڕشی برایم خانی دەلۆ کراوە لە نێودا و هەروەها کتێبی دکتۆر کەماڵ مزر دور الشعب الكردي في ثورة العشرين العراقية ئەمەش کە تابێتە بە شۆڕشی 20 العێراقە هەم دیسانەوە چەند لاپەڕەیەک باسی شۆڕش ئەکات. و هەروەها کتێبێکی دیکەمان هەیە ئەمیانش دکتۆر خاڵی خۆشببوو مستەفا نەریمان ئەم کتێبەش زۆر بە جوانی و بەوردی باسی ناوچەی کفری و گەرمیان دەکات و هەروەها بەشێکی زۆری ئەم کتێبە باسی کەسایەتی و شۆڕشی برایم خانی دەلۆ دەکات. ئەمە توانم بڵێم تۆکمەترین کتێبە کە باسی شۆڕشی برایم خانی دەلۆ کردووە بەڵام ئەم کتێبەش
پێویستی بەوە ئەکات کە جارکتر پێداچوونی بێ بکرێت و بەتابەتی زانیاریەکانە وهروە چەندین بەڵگە و مێژووی هەیە کە ئێستا خراونەتە ڕوو بەڵام بەداخەوە لەم کتێبان نییە. دو کتێبمان کە بە جوانی باسی شۆڕش بەرهەمخانی دەرلۆ کات ئەوش لە نووسینی دکتۆر حوسێن ئیسماعیل خان دەلۆیە. ئەم کتێبە تازەترین کتێبە کە چاپ کرا و باسی ناوچەی کفری دەکات ئەلەو سەردەمە لە ساڵانی 14 بۆ 45 باشەکە لەم کتێبە باسی شۆڕش بەرهەمخانی دەلۆ ئەکات. ئیبراهیم خان پیاوێکی زۆر ئازا و خۆشەویستی ناوچەکە بوو، بۆیە بە شیعر و لاواندنەوە ناوی تۆمار کراوە و تەنانەت شاعیرێک ئیبراهیم خان لە ئازایی و نەبەردیدا دەچوێنێت بە جوامێر ئاغای هەمەوەند و دەڵێت: سەڵەف سەڵەفەن سەنگەرگیرانن، بریسکەی شەنگباریک گرمەی هۆرتمانن، سوارە و ئارام تفەنگچی وەلەنگەر، برایم خان خۆی دێ ئەچێتە سەنگەر، بەر قەڵای جوامێر کریاوە پەمە، جوامێر وە خەنجەر تورکان وە قەمە، لەبان داڵامێز داڵان گێچانن، لە ماڵ برایم خان پەلکە بڕانن.